قالوا إنا لله وإنا إليه راجعون. یەکیەکی ئەم ئامادەبوانە هاتوون بۆ بینینی یادگاریەکانی دکتۆر قارەمان شێخ بزێنی کە چل ڕۆژ لەمەوبەر لا نەخۆشیەکەی ڕزگاری بوو گەڕایەوە بەر ڕەحمەتی خوای گەورە. سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادە و سەرۆکایەتی زانکۆی کۆیە ڕێکخەری ئەم مەراسیمەیە و دەیانەوێت بە هەمووان بڵێن دکتۆر و مامۆستاکەیان لە یاد ناکەن. کاک دکتۆر ئەرکی خۆی بەجێهێنا سەرڕای کورتی گەشتەکەی لە ژیاندا، بەڵام زۆر خزمەتی پێشکەش بە زانست و بە زانکۆ و بە کۆمەلگاکەمان کرد. هەر بۆیە ئەرکی هەمومانە لە زانکۆ، لە هاوڕێ و هاوکارەکانی، دۆست و ئازیزانی، مامۆستایانی زانکۆ، خوێنکارەکانی بەردەوام بین لە خزمەتکردن و هەوڵ بدەین ئەو کارانەی کە ئەو خەونی پێوە دەبینی بیکات بۆ خزمەتکردنی کۆمەلگاکەمان ئێمە ئەنجامی بدەین. مەداخ و فەژارێکی زۆرەوە من قەت خۆم ئامادە نەکردبوو بۆەوەی لەوەها مەراسیمەکە بەڕاستی قسە بکەم. بۆ من قارەمان زیاتر لە معنایەکێ و زیاتر لەو پەیوەندێ بوو کە من وەزیرم ئەو یاری دەری سەرۆکی زانکۆی لە بەڕاستی. بەڵام ئەوەی سەبووری بە دڵمانەدا ئارامیمان پێدا بۆ هەمومان شانازیە کە ڕۆژێک لە ڕۆژان ڕەفیقی قارەمان بوو بێتی، ناسی بێتمان هاتو چۆیمان کرده بێ. ئەو پیاوە داخی گرانم تەمەن مەودای نەداگەنە هەموو ڕەگەزەکانی پیاوێکی مەشهور و ناوداری زۆر لەوە زیاتریە بوو کە لەو تەمەنە کورتا کۆی کردبووە. باوەڕم بە قەدەرێ، باوەڕم بۆ هەیە کە بە سەر مرۆڤ دێت لە هەموو وێزگەکانە جۆرێکم لە تاقیکردنەوە و هەمووشمان بە ئاراستەی مردنێک هەنگاو دەنێت ئەیدە ڕۆژی زووتریان ئەوخوای گەورە خۆی دەزانێتە خێر لە چیە. هەرچی ڕوو ئەدا لام وایە لە سوودی مرۆڤەکاندایە. هەر جارێک هەر ئیشێکم لەم زانکۆیە پێ بوو بێ یا لە دەرەوەی زانکۆ دکتۆر قارەمان بە کەسێک شووە کە لە منداڵیەوە ئاشنای یەکتر بووبین. خەمخۆری دکتۆر زۆر بوو لە بۆ ئیشەکەی لە بۆ تەڵەبەکان و بەبێ جیاوازیش ئەوە نییە بڵێەوە خەڵکی منتیقەیە دەیناسەیان کەسێک هەر کەسێ هاتو بۆیە زۆر بەدڵ فراوانی ینی جێ لێ دەگەن. یەک لەو شتانش کە لەو چلێ ببیرم هاتە ئەوەیە کە بدایمە بەم لێگۆ قشکە جوانەکەم. ئومێدەوارین ئەو ڕێبازە کە باوکم لەسەری بووە لە ئیشکردنە لە خزمەتکردنی نەخۆشەکانە، لە خزمەتکردنی فەقیر و هەژارە، ئیتر لە تەڵەبەکانە هەم زانکۆ لەسەری بڕۆن هەموو وەکو ئێمەش ئومێدەوارین کە بتوانین ئەو جێگەی پڕ بکەینەوە. دکتۆر قارەمان شێخ بزێنی چیرۆکێکی جیاوازی هەیە لە بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکەی. سەرەتا پزیشکەکان پێیان وتبوو تەنها 6 مانگ دەژیت، بەڵام ئەو بەهۆی وورەبەرزیەکەی 6 ساڵ ژیا و ئەو ماوەیەش کە چارەسەری وەردەگرت دەیان دەستکەوتی زانستی بەدەستهێنا تا دوجار لە 16 نۆی 2024 کۆچی دوایی کرد. مادەح جەمال، کەناڵی سپێدا، کۆیا.